سلااوان لێبێ بەانیتان باش ئەمڕۆ دکتۆر برایم خەسرەوم لەگەڵا کە پسپۆڕی ڕاوێژکارە لە نەخۆشیەکانی مێشک و دەماری مناڵان باسی گەشتکەی مناڵەکەین بزانین چی و چۆنە و کەی دروستە بێ و چارەسەرەکان چین ئومێدمان ئەوەیە کە ئەوانەی کە هەیەە ئینشاڵە بە زووترین کات کۆنتترۆل بکرن و ئەوانەش کەنیانە چۆن خۆپارێزی لێ بکەین ئەوەش بێگومان هەر باسەکەن دکتۆر بانیت باش بەخێر باش بەیانی بینەرانیش بەرز سلااو باشە با لەوە پرسیارەکەم دەست پێ بکەم چۆن بزانین مناڵێک تووشی گەشتکە بووە بەڵێ خۆی گەشتکە دیاردەیە نەک نەخۆشی ینی دیاردەیە کە حاڵەتێکە بەسەر مناڵدا دێت بێگومان لە گەورەشە هەیە ئەو دیاردەیە زۆر شێوازی هەیە بە گوێرەی جۆری گەشتکەکە بەڵام لە زۆربەی حاڵەتەکانە ئەوەیە کە مناڵەکە لە بارێ و دۆخێکی نائاساییدا هۆش لە دەست دەدات لە هۆش خۆیەچێت و لەشی ڕق دەبێت یاخود لەرزینێک لە پەلەکانی دەست پێ دەکات و کەفێک دەردەدات هەناسەی تون دەبێت و قەرخێک دروست دەکات و لێوی شین دەبێتەوە و هەندێک جار ئەگەر گەشتکەکە لە جۆرە گەورەکان بێ میزیا پیساییش بخۆیان دەکات لەم کاتانە دوایی کە بەریەداد ئەمە هەمووی ماوەیەکی کورت دەخایەنێ یعنی کەمتر لە 5 دقیقە لە زۆربەی حاڵەتەکانە 2 بۆ 3 دقیقە دەخایەنێ و مناڵەکە دێتەوە هۆش خۆی کە دێتەوە هۆش خۆی لە زۆربەی حاڵەتەکانە بۆ ماوەیەک جێژ دەبێت بۆ ماوەی نیو سعات تا سعات بەجێژێمێنێتەوە هەندێک جار ئەڕشێتەوە دوای باردۆخەکە ئاسایی دەبێتەوە ئەمە توانین بڵی نیشانەکانیتی بەڵێ ئەمە بە بینەرانی خۆشەویست بڵێم کە ئێستا لە ڕێی پێجی فەرمی کورس هاتەوە ئەتوان کۆمنتەکانتان بنووسن چکە بەڵایف بەرنامەکە گوازرێتەوە ئێمەش وەڵامی پێویستان بۆ وەرەگرن دکتۆر گەشتکە لە چ تەمەنێکەوە دەست پێکا لە مناڵە بەڵێ بێگومان دەگوترێ لە ناوسکی دایکیشەوە گەشتکە هەیە یعنی هەر لە ڕۆژی لەدایک بوونەوە لە یەکەم ڕۆژەوە توانین بڵین گەشتکە بۆی هەیە دەست پێ بکە بەڵام هۆکارەکان جیاوازن بۆ نمونە مناڵێک کە تازە لەدایکە بێ ئەگەر ئۆکسسیژین باش نەچێ بۆ مێشکی لەوە چێ لە یەکەم ڕۆژەوە دەست پێ بکە ڕێژی شەکردا بەزی لە خوێنیا گەشتکە توش ببێ دوایی بە وردە بە تەمەنی گەورەتر بوون ئەم جۆرە گەشتکانە ئەگۆڕێن بۆ جۆری تر یعنی ئەمە نابێت جۆری تریت مەسەرەن گەشتکەی سەلامی هەیە کە لە مناڵی با بڵین خوار 1 ساڵ دەست پێەکە دوایی گەشتکەی گەورەتر هەیە کە لە مناڵی با بڵین پێش قوتابخانە دەست پێ دەکات و بەعزێ گەشتکە هەیە لە تەمەنی قوتابخانە بەڵام زۆربەی هەرە زۆری ئەمانە لە 15 ساڵی توانین بڵین مناڵانە کۆتایی دێ تەنها جۆرێکی تایبەت نەبێت کە لەو کاتانە دەست پێەکە کە پێڵێن جۆڤینال مایۆکلۆنیکی پێلیپسی کە پێڵێن جۆرێک لە گەشتکەی مایۆکلۆنیە کە لە گەنجانە دەست پێەکە گینا زۆربیان توانین بڵین لەو تەمەنانن لە خوار تەمەنی 15 ساڵیەوە زۆر باشە بێگومان ئێمە کە وڵاومان کردەوە ئەم بابەتە پێشکەشەکەین هەندێک لەو پرسیارانە کە پێشوەختە هاتووە پرسیاری بینەرانە ئەمە ئێستا ڕوبەڕووی دکتۆری بکەینەوە وەڵامی پێی زۆر گرین دکتۆر پرسیارێکا تۆ ئەڵە چی بکەین بۆی مناڵەکەمان تووشی گەشتکە نەبێت هیچ خۆپارێزی هەیە لە گەشتکە بەڵێ بێگومان گەشتکە هەم چارەسەری هەیە لە کاتی توشبوونە هەم چارەسەر هەیە بۆ پێشگیری لێکردن لە زۆربەی حاڵەتەکانە یعنی لە زۆر ناڵین لە هەموویان چکە بێ بەڕاستی بینەران ئەو قەنەعەتیان لا دروست بێ کە لە هەموو دنیا لەسەر تاسەری دنیا لە پێشکەوتووترین وڵاتی دنیا کۆنتترۆلکردنی گەشتکە و ڕێگیریکردن و پێشگیریکردن لە گەشتکە لە 60 بۆ 70 بە دەرمانە هۆکاری تر هەیە کە ئەوانی تر تەواوەکە و هێشتا لە 120 بۆ 30 هەر هیچ کۆنتترۆل نابێ بەسکەمە بێت ڕێگریکردنەکەی مەسەرەن ئەو گەشتکانە ئەگەر هۆکاری هەبێت گەشتکە خۆی دوو جۆری هەیە جۆرێکی ئەوەیە کە هۆکاری هەیە وەکو تالێ هاتن وەکو دابەزینی شەکر دابەزینی کالیسیۆم و یا مەسەرەن مناڵەکە کێشەیەک لە مێشکایەتی ئاوی زیاد لە مێشکایەتی یاخود گرێک لە مێشکایەتی هۆکارێکی هەیە ئەمانە دەکرێت هۆکارەکە چارەسەر بکەیت بۆ نمونەگەر تا بەهۆی تالێ هاتنەوە بۆ کەس بڵاوترین جۆریانە ئەبێ دایک زۆر وریابێ لەسەر ئەوەی کە تای مناڵەکە زوو دابەزێنێ نییەڵێ مناڵەکە تای بگاتە 39 ئەنجا گەشتکە لێ بە هەرچەند لە 38 بەرەوسەر بۆی هەیە ئەگەری هەیە بەڵام لە 39 ئەگەرەکە زۆر بەهێزە ئەبێ زوو تای مناڵەکە دابەزێنرێ
ئەمە یەک ئەگەر زانی هەر لەگەڵ ئەوەیش هەر لێدات چارەسەر هەیە کە لە دوو ڕۆژ یەکەمی تالێ هاتنی مناڵ ئەو چارەسەرە ئەدرێ بە مناڵەکە بۆ ئەوەی گەشکە نەگرێ بە شێوەی دازیپام بە شێوەی شاف هەیە بە شێوەی شەراب هەیە بە شێوەی زۆر شت بە شێوەی حەب هەیە توێنرێتەوە درێ بە مناڵ بۆی گەشکە نەگرێ دوو ڕۆژ و عادەتەن ئەو جۆرە گەشکانە لەو دوو ڕۆژە ڕوەدەن بۆ بەوە پێشگیرێکی باشی لێکرێ و ئەگەر هۆیەکانی تری گەشکە بوون دەبێ هۆکە چارەسەر بکەی مەسەرەن ئەمە ئاویزار لە مێشکاتی ئەبێ نەشتەرگەری بۆ بکرێت بەپێ حاڵەت باشە دکتۆر با بێنە سەر ئەو پرسیارە پرسیار کراوە کە مناڵەکان تووشی گەشکە بۆ بەهۆی تاوە بەڵام دوای پشکنینی بۆ کراوە هیچ هەوکردنێکی قورس نەبووە ئەمە تا چەند ڕاستە بەڵێ بێگومان خۆی ئەو گەشکانەی کە پێی دەوترێ گەشکە بەهۆی تاوە بریتە لەو گەشکانەی کە لە مناڵە ڕوئەدەن لە ئەنجامی بەرزبوونەوەی پلێ گەرمی لەشی مناڵەکە و هۆکارەکە لە دەرەوەی مێشک و دەمارە یعنی مانەوان نییە هۆیەکە لەوەیە بۆ نمونە مناڵێک التهابی لەوزەتێنی هەیە ئاڵوکەوتنی هەیە مناڵێک هاوکردنی گوێی ناوەڕاستی هەیە یەکێکی تر ئەو پەتایی کە ئێستا هەیە فەتای ڤایرۆسی هەیە ئەمانە دەبنە هۆی بەرزبوونی پلەی گەرمی و گەشکەکە دروست بێ نەخێر بە هیچ شێوەیەک مەرج نییە نەخۆشیی قورسی هەبێ و ناژبێ نەخۆشیەکە لە مێشک و دەمارا بێ نابێ هاوکردنی پەردەی مێشک بێ نابێ هاوکردنی مێشکی ڤایرۆسی بێ چونکە ئەو شتانە بوو ئەمە پێی ناوەترێ گەشکە بەتا ئەمە شتێکی ترە چ مناڵێک تووشی گەشکەی تابێ بەڵێ دەرکەوتووە لە 3 بۆ 5 لە هەموو دنیا لە مناڵان تووشی گەشکە بەتابن لە هەندێک کۆمەڵگە زۆر زیاترە بۆ نمونە لە هیندستان لە 10 مناڵ تووشی گەشکەی بەتابێ لە وڵاتی گوام لە 115 مناڵ بێنە 15 بەهۆی تاوە تووشی گەشکە بێ ئەمانە زۆربەی حاڵەتەکانە هۆکاری بۆ ماوەی دەوری هەیە ینی دایک و باگوا بوون یاخود با پیرە و نەنگوا بوون ینی هۆکاری جینیتیکی هەیە ئەمانە هەمویان توانین بڵین وا ئەکاکە ئەو مناڵانە تووشی ئەو جۆرە گەشکەی بن بەڵام لێرە ئەمەی خۆشبەختانە ڕای بگەێنم ئەم جۆرە گەشکانە سەلامەتن و زیان بە مێشکی مناڵەکە ناگەێنن ئاستی ژیری مناڵدا نابەزێنن یعنی وەکو گەشکەی پەرکەمی نییە چکەمە جۆرێکی تر لە گەشکەمان هەیە کە پێڵێن گەشکەی پەرکەمی کە بەهۆی هۆکاری نییە هیچ هۆکارێکی نییە مناڵەکە نەتایلەیە گرفتێک لە مێشکایەتی هیچ شتێک هۆکارەکەی نەزانراوە ئەمە ئەگەر بێت و فریای نەکەوی زوو ئەبێتە هۆی ئەوەی زیانگاندن بە مناڵەکە باشە دکتۆر ئەو گەشکێت چییە کە بەبێت تا ڕوایەت بەڵێ ئەم گەشکێ پێ وتێ پەرکەم گەشکەی پەرکەمی ئەویش جۆری زۆرە وەکو بە گوێرەی تەمەنەکان بۆ نمونە مەسەلێکی لەوانە گەشکەی سەلامی کە مناڵەکە لە پڕائچڵەکێ قیژەیەکەکە لە ڕائچڵێکی لەشی گرشەبێ یاخود مەسەلەن جۆرەکانی تری گەشکە وەکو گەشکەی ڕۆلاندی وەکو گەشکەی مەسەلەن مایۆکلۆنی ئەمانە زۆر جۆرن بەگوکە پزیشک دەستنیشانیان دەکا سیرەکەی هەموو پشکنینێک بۆ مناڵەکە ئەەکەی مەسەلەن MRI مێشکی بۆ ئەەکەی هیچ گرفتێکی نییە مەسەلەن نەخۆشی میتابۆلیزمی هیچ میتابۆلیزمێکی خراپی نییە هیچ هۆکارێکی نییە ئەمە پێی ئەڵێن پەرکەمی بێهۆکار ئەمە ئەمێنێتەوە ئەمە لێرە ئەم پرسیارە زۆر گرنگە ئایا ئەمە بە درێژایی تەمەەن ئەمێنێتەوە یان نا بەڵێکە لە پرسیارەکان بڵێ بەڕاستی خۆی ئەو ترێ یعنی لە ڕووی زانستیەوە چاکبوون یەکجارێکی و بەنەبەر بۆ گەشکە نییە وەکو چۆن مەسەرەن بۆ ڕەبوو تەنگە نەفەسی کۆنتترۆل ڕەبووی کۆنتترۆل کراو هەیە گەشکەی کۆنتترۆل کراو هەیە بەڵام ئەگەر بۆ ماوەی 2 ساڵ بە تەواوی ئەم گەشکانە کۆنتترۆل کرا کۆنتترۆلێکی باش و دوایی مناڵەکە مەسەلەن هێڵکاری مێشکی بۆ کرا و دەرکەوت کە نۆرمەڵ بۆتەوە هەموو شتێکی ئاساییە زۆربەی هەرە زۆریان ئەمانە لە کۆڵیانە بێتەوە ئەو گەشکەیە ناگرنەوە وەکو باسی شم کرد زۆر لەم گەشکانە خۆش بەختانەهی مناڵان بە گوێرەی تەمەنە کاتێک کە مناڵەکە ئەو تەمەنە تەجاوزەکە تێ ئەپەڕێنێ ئەو جۆرە گەشتکەی خۆی نامێنێ جا ئەگەر چارەسەری کردبێ یان نەیکردبێ بێگومان ئەگەر بەڵێ خۆی کۆتاییە بەڵام ئەگەر چارەسەری کردبێ ئەوە هیچ زیانێک بە مێشکی مناڵەکە نەگەیشتووە و مناڵێکی سەلامەت و زیرەک و عاقڵ دەرچوت. باشە ئێمە باسی ئەومان کرد گەشتکە چاو ژێرە و ژوورە بێ پەلەکان ڕقەبێت و ئەوانە بەڵام پرسیارێکا تۆ ئەڵێ من مناڵەکەم لە قوتابخانەیە و جارجار خەیاڵی ڕۆیشتووە
و وەڵامی پرسیاری مامۆستای نایەوەتەوە لە کاتی خۆیان و تۆزێک ئاستی زیرەکی دابەزیەوە و توانەمە گەشتکەیە. بەڵێ ڕاستە ئەمە جۆرێک لە گەشتکە هەیە پێی ئەڵێن الصرع الغائب يعني absence epilepsy ئەوە زۆری لە تەمەنی قوتابخانە هەیە مناڵەکە مثلا لە کاتی نووسینەوەیە یا لە کاتی گوێگرتن لە دەرسایە لە پڕ خەیاڵی ئەڕۆ ئاگای لە خۆی و لە دەوروبەر نامێنێ وەکۆی لەوێ نەما بەڵێ وەکۆی لەوێ نیە غائب ئەڵێ لەوێ نیە دوایی ئەوشانی باسە کەس هەستی پێ ناکرێت زۆر کەم مەگەر مامۆستا لەو لە حەزا لەو کاتا چاوی لەسەر چاوی مناڵەکە بێ یاخود ئەوەی کە لە تەنیشتی دانیشتووە ئەڵێ ئەمە داڵغە لێیە لە لای ئێمە زۆر پێ ئەوترێت داڵغا بەڕاستی ئەمە داڵغە نییە ئەمە جۆرێکە لە گەشتکە چونکە هیچ حرەکەیەک یا هیچ لەرزینێک ڕقبوونێک کەوتنێک بێهۆشبوونێکی مەسەن لە عەرزاب کەوێشتیوان نییە تەنها مدبوونە ئاگا لە دەوروبەر نەمانە و کاتێک یێتەوە هۆشخۆی مناڵەکە ئاساییە هیچ یعنی نیشانەی ئەوەی نییە کە بڵێ ماکی بەجێهێشت بیا شێوان دەبێتی نەتوانێت بگەڕێتەوە سەر ئیشەکەی خۆی یەکسەر دەست بنووسی لە کاتەوە جا زۆر جار مامۆستا ئەو مناڵانە بۆ ئێمە ئەنێرێ ئەڵێ مناڵەکە کاتێک کە ئەنووسێتەوە چەند کەلیمەیەک ئەپەڕێنێ چەند کەلیمەیەک لە نووسینەکەیە پەڕیوە نەینووسیەوە پێشی وانە کە بەڵێن ئەڵێ هەمووی نووسیوە ئەمە بەڵگەیە کە ئەو مناڵە لە کاتی نووسینە هۆشی ڕۆیوە و یەکسەریش خۆشی هاتوۆتەوە دەستی کردوتەوە بە نووسینەوەکە. باشە دکتۆر ئەو مناڵانەی کە تووشی گەشتکا بن بەهۆی تاوە دواتر ئاستی زیرەکیان چۆنە بێ چ ماشێک بەجێ هێڵێت؟ ئاستی زیرەکیان توانای مێشکیان وەکو ئاستی زیرەکی و توانای مێشکی مناڵێکی ئاسایی وایە بە هیچ شوێک زیانیان پێناگا مەگەر ئەوانەی کە تووشی حاڵەتێک ئەبن بەهۆی گەشتکە بەهۆی تاوە پێ ئەڵەن ستەیتەس ئەوەیە کە گەشتەکە نیو سەعات یا زیاتر بخایەنێ بەردەوام بێ و بە زەحمەت کۆنتڕۆڵ بێ ئەم حاڵەتە دەرکەوتووە کە ئەبێتە هۆی زیانگەاندن بە مێشکی مناڵەکە بەڵام ئەویش لە 100% نییە یعنی تاقیکردنەوەکان کراون بەڕاستی لەسەر ئاژەڵ کراون لەسەر مشک کراون دەست تەماشان کردووە ئەو مشکانەی کە گەشتیان لێ ئەهێنرێت بماوەی نیو سەعات بەردەوامە بێ زیان بە خانەکانی مێشکیانەکە هەمان ویر بەڵێ ئەجیناوانی ئێمە بینیومانە مناڵ 2 ڕۆژ و 3 ڕۆژ لەسەر یەک گەشتکەی هەبوو بەنجی عام کراوە بەنجی بێهۆشکاری گشتی بۆ کراوە دوای هاتۆتە هۆشخۆی هیچ زیانێک بەر مێشکی نەکەوتووە. ڕاتچێ لەسەر گەشتکەی تەمەنی ساوایی ئەویش هیچ کاریگەری بەجێنایە ڕێ خودەوان پێچەوانێ هۆکارەکەی ئەزانێ ئەگەر هۆکاری هەبێ بۆکردنی مێشک بەڵێ ئەگەر هۆکارەکە خۆی دەوترێ خودی گەشتکە خۆی هۆکار نابێ بەڵام ئەو نەخۆشی کە بۆتە هۆی گەشتەکە ئەمە زیان ئەگەێنێ بە مێشکی مناڵەکە مەسەن لەگەر هەوکردنی پەردەی مێشکە خۆی خودی هەوکردنەکە ئەگەر گەشتکەشی لەگەڵدانە بێ زیان لەوانەیە زیان بە مێشکی مناڵەکە بگەێنێ. باشە دوو پرسیاری کۆتایە کەمیان لە تکەوە چوون چییە ئەوەی کە هەندێ مناڵ بەر لە ساڵ یا دوای ساڵ ئەڵێ زۆر ئەگری و دوایشی نەبێتەوە کۆی گەشتکە بێت دەست و قاچی ڕەخەبێ بەڵێ بەڕاستی ئەمە زۆر زۆر گرینگە و زۆر جار بە هەڵا بە گەشتکەدا ئەندرێەوە عیلاجی گەشتکەی ئەدرێت هێ و مناڵەکە هەتا ئەو ناوەی بەسەرا ئەبڕێ کە مناڵێکی گەشتکەدارە و عەقڵی تەواو نییە و نازانم لەناو ڕڕی کۆمەڵگەوە ئەمە شتێکی زۆر هەڵەیە ئەم لە تکەوە چوونە کاردانەوەیەکی دەرونی مناڵەکەیە کە لە تەمەنی 6 مانگ بەرەو سەر هەتا دەوری 5 ساڵ هەیە بەڵام بە زۆری لە 3 ساڵیەوە نامێنی کەمە بێتەوە مناڵەکە کاتێک زەبرێکی بەرەگا یاخود ناڕەحەتێکی دەرونی توژەبێت ترسێک شتێک مناڵەکە ئەگری کاتێک کە گریا لە قیمەی گریانەکە لوتکەی گریانەکە هەناسەی ڕائەگرێ هەناسە ڕاگرێ و کە هەناسی ڕاگرت لێویشی نەبێتەوە ئەنجا لە هۆش خۆیە چێ جایان شلە بێ یان ڕقەبێ دوایی کە بەریە دەکسەرێتەوە هۆش خۆی و هیچ وکەنەوە هیچ شتێ ڕووی نەیاوە بەڵام کاتێک دایکەکە ئەی بینێ و ئەزانە ئیتر تازە مناڵە تەواو یعنی ئەگە جارێکی تر وای لێبێ لەوانەیە بمرێ ئەمە ئەم دیاردەیە هەیە و زۆرە و دەرکەوتۆ پەیوەندیکی بەهێز لە بینی ئەم دیاردەیە و کەمی مادەی ئاسن هەیە بەتایبەتی و مناڵانی کە شیری دایکە خۆن و قەترەی مادەی ئاسن وەرناگرن لە دوای 6 مانگیەوە ئەم حاڵەتیان تیا زۆرە و کاتێک مادەی ئاسنیان پێدەی هەم نۆبەتەکان کەمەکاتەوە و هەم شدەتەکە کەمەوێتەوە. زۆر باشە دکتۆر کۆتا پرسیارم ئەوانەی کە مناڵەکان گەشتکەی تای هەیە چی بکەن؟ ئەوانەی کە گەشتکەی بەتایان هەیە ئەگەر بێت و گەشتەکان زۆر زوو تکرار نابێتەوە یعنی لە 6 مانگدا 3 جار
تکرار نابێتەوە با هیچ نەکەن هیچ نەیانگرێ کاتێک کە مناڵەکە گەشتکە ئەگرێت چکە زۆربیان 1 دقیقە 2 دقیقە تێناپەڕێ واز لە مناڵەکە بێن کاتێک گەشتکە ئەگری نەچن عبای ڕشی پیابن نەچن مەسەلەن چاوی بگرن و یا دشت بخەنە دەمیەوە بڵێن وڵا زمانی خۆی گەزێ و زمانی خۆی قوتێ ئەوانە ئارام بگرن کاتێک مناڵەکە بەریە لە ڕقبوون و لەرزینەکە بیخەنە سەر تەنیشت بۆ ئەوەی ئیفرازاتی دەمی پاکەند بێتە دەرەوە و ئەوەی کە ئەگەر خوانە بڕشێتەوە نەچێتەوە سنگی مناڵەکە تووشی قسەبات بێ و زۆربەی کۆتاییە خۆیان بگرن ئارام بگرن هیچی ناوێت بەڵام ئەگەر زوو لێ ئەیە دایکەڵێ ماوەی 6 مانگا 3 جار 4 جار لێ یاوە ئەوە مادەی دایازیپام یاخۆت مشتەقاتەکانی کلۆبازام 2 ڕۆژی یەکەمی تالێ هاتن ئەدرێ بە مناڵەکە و لە حاڵەتی زۆر دەگمەنە ئەگەر سەربارەی ئەوەش هەر لێی با و دایکەکان و باوک زۆر قەلەقن ئەترسن پێیان وایە کە ناتوانن شتی بۆ بکەن ئەتوانن هەتا تەمەنی 3 ساڵی تێ ئەپەڕێنە مناڵەکە مادەی فینۆباربیتۆن یا مادەی ڤالپروێیت بدەن بە مناڵەکە وەکو مناڵێکی پەرکەمدار زۆر باشە ومێدی سەلامەتی بۆ بەڕێست و بۆ هەموو لایەک